دیمەنی تیمەکانی بانگەشەی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەریە لە هەولێر. ئەندامان و لایەنگرانی کۆمەڵ بە گەرم و گوڕیەوە یەکەم شەوی بانگەشەی هەڵبژاردنیان بەڕێ کرد. لە 12 شەو ئیعلانیەوە کرا بانگەشەی هەڵبژاردن دەست پێ بکرێ. ئێمەش لە لای خۆمانەوە دەستمان پێکرد بە شێوازێک کە لە یاسا دەرنەچین ڕێنماییەکان پێشێل نەکەین و ئەو فلێکس و با بڵێن ئەو شریتۆوانی کە هەمانە وەکو خۆیاڵی واسین بەبێ ئەوەی کە پێشەرکاری بکەین بۆ هیچ لیستێشتر. خۆی من زۆر داخۆشی لێ دەکەم بە تایبەتی ئێستا خەڵکی کوردستان ئەو دەرفەتێکی گەورەیە هەڵبژاردن هاتۆتە پێش. هیوادارین خەڵکی کوردستان ئەو دەرفەتە بقۆزێتەوە کاتی ئەوەی بەڕاستی پیاوی مرد بێتە جواب لەسەر ئەو مافە خوراوانی کە چەند ساڵە لەلایەن دەسەڵاتەوە دەخورێتن پێشێل دەکرێتن بەبێ ئەوەی هیچ گوێ لە داواکاری خەڵکی کوردستان بگرێتن. دەبێت خەڵک ئەوەی لەبیر بێ کە 32 ساڵە زۆر لە ناڕەحەتیەکانی بینیوە لە هەموو بوارەکاندا لە بواری پەروەردە تەندروستی لە بێموچەی لە گەندەڵی لە هەموو سێکتەرەکانە ئەبێ ئەوەی لە بەرچاو بێ بۆیە بە گروتینێکەوە بەرە هەڵبژاردن بڕۆن و دەنگ بدەن بۆ کەسانێک کە شایانیانە کە دەنجیان پێ بدەن کەسانێکی دەستپاک ئەمین و ئێمە پێمان وایە کە لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 147 ئەو لیستەیە کە خەڵکی بە ئومێدەوە لێ بڕوانن و بتوانن دەنجی پێ بدەن و بتوانن ئومێدی خۆیان لێ هەڵبچنن و کاندیدەکانیان هەڵبژێرن. کاندیدێکی کۆمەڵ داوا لە وڵاتیان دەکا دەنگ بە لیستی 147 بدەن و دەڵێت ستەم و نادادگەری زۆر هەیە. ئێمە بە پشتیوانی خوای گەورە و پاشان بە پشتیوانی دەنگدەرانمان ڕایان دەگرین. دڵنیابن گۆڕانکاری بەڕێوەیە و بە کۆمەڵی دادگەریش دەیەوێ بەشێک بێ لەو گۆڕانکاریە هەرچی زوڵم و ستەمی ئەوەی کەوە لە ڕابردوو ئەوەی ئەو هاوڵاتیانەی هەرێمی کوردستان بە چاوی خۆیان بینیان بە دڵنیاییەوە داکۆچی کاری سەرسەختی مافەکانیان دەبین بە دڵنیاییەوە ئەوانەیەکەوە لە ڕابردوو ستەمیان کرد ڕایان دەگرین بۆ ئەوەی ئەوانەی داهاتوش کە بیانەوێ بێن دەسەڵات بگرنە دەست بە دڵنیاییەوە ڕایان دەگرین. کۆمەڵ هێزێکی سیاسی و ئیسلامی بەهێزی کوردستانە بۆ خزمەتی خەڵک و نیشتیمان و ئاین بازی زۆری داوە و دەنجێکی دلێری خەڵکی ڕەسەنی کوردستانیان بووە. ئێستاش بە کۆمەڵێک کاندیدی بەهێز و بەتوانە دەیەوێت گەندەڵکاران ڕابگرێت و چاوەڕێی متمانەی دەنگدەرانە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.